مۆتەکەی خراپی کەرتی تەندروستی بەرۆکی دانیشتوانی دەربەندیخان بەرناداتوو تا ئێستا و لە دوای بوومەلەرزەکەی ساڵی 2017ەوە شارەکە بێ هۆڵی نەشتەرگەریە. بەهۆی ئەم گرفتەشەوە دانیشتوانی شارۆچکەکە ناچارن بۆ ئەنجامدانی نەشتەرگەری ڕوو لە ئیدارەی گەرمیان و سلێمانی بکەن. چەند کەسێکن لەوانەیە حەز نەکەن خەستخانەیەکی تەندروستی بۆ عملیات وەمانە لێرە دروستکێ لەبەر بەرژەوەندی خۆیان یازوق بۆ ئەوانەی کەوا لەگەڵ خەڵکی هەژار و فەقیر و داماوەنی ئەو خەستەخانە لەو خوارەوە کراوەتەوەی ساکێەوە 15-20 ساڵە 10 ساڵە تێک چووە ئیسەر ئەم حکومەتە نەیتوانی دەست بواتە بەرۆ خاسی بکات. خەستەخانەی هەوارە بەرزە هێزە خەڵکێکەیە زۆر داماوە سیارەیەک گرێ بە 4,000 نانەوە بۆ هەوارە بەرزە 5 دەخڕەیە. ئەگەر حکومەت دەستی بدایەتە بەرەوە خەستەخانەی خاس بلایە ئێستاکێ خەڵک نەکرێ سیارەیەدا نەمەحتاجی هەوارە بەرزەیە بوو هەوارە بەرزە بۆ هەوارە بەرزە ناوبازار بۆ ناوبازار. سەرڕای نەبوونی هۆڵی نەشتەرگەری ژمارەیەک لە بنکەکانی تەندروستی نۆژەن نەکراونەتەوە و بەشێکیشان تا ئێستا بە نیوە ناچەڵ جێهێڵدراون. ئەمەش لۆد و قەرەباڵخی لەسەر نەخۆشخانە و بنکەکانی دیکە دروست کردووە. خەستەخانەی گەورەی لێبێ ئەگەر 100 قڕوێڵەیشی لێبیانی شارێکی وایە پێویستە غرفی عملیاتی لێبێ ئەو هەموو ولادەیە کە لە دەربەنیخانە ئەڕوە کاتە شارەکانی تر ئەو هەمووە هەتا ئەگەر عملیاتی گەورەش نەبێ عملیاتی مام ناوەندی بێ پێویستە لەم شارە هەبێ کشتی ڕۆکەتە سلێمانی بەداخەوە لەم زروفەشەکە قەیرانی دارایی هەیە بەو شێوەگەوە تقریباً لە بوومەلەرزەکەوە تا ئێستا ئەو کێشە گەورە لە دەربەنیخانە هەیە کێشەی مەسەڵەی ساڵی عملیات نییە. قایمقامی دەربەندیخان بۆ پەیام باس لە هەوڵ و کۆششەکانیان بۆ چارەسەرکردنی گرفتەکە دەکات و دەڵێت چاوەڕوانی سەروی خۆیانن بۆ ئەوەی وەڵامی کردداریان پێ بدرێتەوە. پێشتریش لە ڕامگەیاندووە ناکرێ قەزایەکی وەکو دەربەنیخان یەک دکتۆری باتنی بێ کە نزیکە 7,000 نفوسە بین تا ئیسا قەزای دەربەنیخان یەک دکتۆری شکاوی لێ نییە دکتۆری چەندین دکتۆری پێویستەیە کە لەم شارەدا پێویستە ببێن نییە و ئەو دکتۆرانەیشی کە ڕۆژانە دێن دەوامەکەن لە هەفتەیەکە 2 ڕۆژ دێن لە 2 ڕۆژەکەیش 3 ساعت دەمێننەوە 3 ساعت بۆ 2 ساعت نەخۆش دەبینن و گرفتی هۆکاری ئەمەش لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیوە نەبوونی شوێنی مانەوەی پزیشکانەوە بەڵام بەداخەوە لە 2007ەوە وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی تا ئێستا یەک هەنگاوی نەناوە بۆ نۆژەنکردنەوەی مانەوەی هۆڵی شوێنی مانەوەی پزیشکان لە دەربەندیخانە بەڵام ئێمە چەندین هەوڵمانداوە بەداخەوە هەوڵەکانیشمان وەکو لە ماوەی ڕابردووە نائومێدیمان دەربڕی لە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بەڕاستی فەرامۆشی ئەم قەزایان کردووە و ئێمە لێرەوە داواکەین بەجددی بێن بەدەم قەزای دەربەندیخان و ناکرێت شارێکی 7,000 نفوسی کە شارێکی کارەساتبارە چەندین ناوچەی لەسرە ئەوە ناوچەکانی قەرەداغە چەندین ناحیەتر لۆدی تەندروستی لەسەر قەزای دەربەندیخانەیە و خۆت دەبینی ڕۆداوی لوغم هەیە و ڕووداوەکانی هاتشتۆ زۆر لە سنووری ئەم قەزایە بەداخەوە تا ئیسا ئێمە جیهازێکی سیتی سگانمانەیە ماوەی چەندین ساڵە ئەو جیهازە پەکراوە تا ئیسا هیچ هەوڵێر نە بۆ چاکردنەوەی دەدرێت نە دابینکردنی. بەهۆی زیانەکانی بوومەلەرزەکە بینای مانەوەی پزیشکانی زیانی بەرکەوتووە بەو هۆیە و بە ناچاریەوە جێهێڵراوە و هیچ پزیشکێکی پسپۆر لە شارەکە نامێنێتەوە. وشێر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان